سەرەتا بەناوی خوای دەستخۆشتان لێ دەکەم. من 4 سارە لە دوو ئەو حەمەلیاتی بڕینی گەدەیمە لەبەر لاق و پشتم هیچ حەزمانم نەبوو و تەمەنەکەشم گچکە بوو بەڕاستی لەبەر وەزنی زۆرم یعنی هیچ ژیانم نەبوو. بڕیارمدا لە مستەشفای خەستەخانەی میهرەبانی بکەم. بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم لێ هەموو کارمەندەکان هەموو دکتۆرەکان یعنی بە هەموو نەوعەچی یارمەتی منیاندایە مساعدەی منیان کردیا ئێوە هیچ بەتەنێشیان بەجێ نێشتیمە. بەڕاستی زۆر زۆر ڕووخۆش بوونە لەگەرم. یەکەم جار کە هاتم زۆر دەترسام یعنی تەسەوڕم نەدەکرێت ئەوها بە شتێکی برێ ئاسان لێم بکەن کە لەگەڵە دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی و خوا خێری یەکە بە یەکەی ئەو کەسانە دەکەم ئەگەر بە پشکەچی گسکەش یارمەتی نەخۆشخانەی میهرەبانی دەدەن کە بوویتە مارەچی لۆ دەرگەی فەقیران. دەستخۆشیان لێ دەکەم. وەزعیشم زۆر باشە بەڕاستی یعنی هیچ کێشەکم نییە. ئێستاش بە تەمامەت دەچمەوە ماری ئینشاءڵڵا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.